بەداخۆ بۆ ڕزگار کە ڕابردووی مەریەمی هاوسەری لەبیر کرد. ئای ئەو پیاوانە چەندە ناشرینن کە پارە دێتە دەستیان غرور دەبن و پشتی هاوسەرەکانیان دەشکێنن. مەریەم تووشی شۆک بوو، قەت باوەڕی نەدەکرد ڕۆژێک لە ڕۆژان ڕزگار بیر لە جیابوونەوە تەلاقدان بکاتەوە، بەڵام ئیتر ڕوویدا با بزانین ئەو چیرۆکە چی لێ بەسەر دێت. باشە، من نەیەکەم کەسم ناخی کەسم کە ژنی تەلاقدا. ڕاستەکەم پێگوتیە لە زیاتی خیانەت لێ بکەم، ڕاستەکەم پێگوتیە لەوە زیاتر چی دەوێ؟ ئەوەندەم خۆش دەوێ نەمتوانێ خیانەت لێ بکەم. ئەی من هیچ خراپەیەکم هەبوو بۆ تۆ. خراپت نەبووە، ئیتر بریارە و دامە. ئەو کەسە کێ؟ کەسەکە دەمێکە پەیوەندیت هەیە لەگەڵیا؟ بەڵێ. باشە، مەرجێکم هەیە. فەرموو. یەک مانگ لەسەرم بۆستە. لەبەر چ؟ من هیچ گوناحێکم نییە. تۆ تەلاقم ئەیت، دەبە یەک مەرجیشم ڕازی بە. باشە، ڕازیمە. وا بۆ ماوەی ئەو مانگە با هیچ پەیوەندیەکتان نەبێت. لەبەر چی؟ هۆکارەکەی ئەزانیت، بەس ئێستا نا. نابێ ئێستا پێم بڕی؟ نەخێر، پێویست ناکات. باش، ئەوش ڕازیمە. هاتم. ياخو بخير دقمات شو بخير بي بي جانا ماشي باشم تۆ چێنی؟ الحمد لله کوێتۆ؟ هەر باش بی. ئەرێ چی بوو؟ خۆ لە ڕێگا هەگەم لە خۆم نەبووە تا گەشتمێردە پێم لە چی بووە؟ بەخێزانەکەم گوت. خوا بەڕاستە؟ ئەرێ والله پێم گوت. خەی ئێ چی وت؟ والله هیچ قسەی نەکرد. سەیرم پێ هات. بۆچی؟ نەتووڕە بوو نە هیچ. چۆنە بێ؟ سەیرم بێکشتی هات. چی؟ والله گوت یەک مانگ چاوەڕێم بکە. یەک مانگ؟ وای وای چەندێکە خۆ دەستیمان پێکەی سەرێژ ناکەتە. ئەمە چیە؟ نا ئاسایی یەک مانگ چاوەڕێ دەکەین. ئەی من و هەموو چاوەڕێتم کرد ئێستا دیسان یەک مانگیش چاوەڕەکەم. یەک مانگ لەسەری ڕاوەدەستین. ئەوە چییە؟ ئەمجا سەری ئێوە ئەم داوە بێعەقلانیە چیکە؟ شێت بۆ تێک چۆ چیەوە؟ ئەزانین چییە؟ ئەوش خێزانمە داچ منداڵەکانە. با ئەو مانگەش تەحەموڵ کەین. هیچ لە مۆزوعی ناگۆڕدرێ. باشە؟ هەرمزانیەوە عەزیزترە. باشە، ئەم مانگەش چاوەڕێیەکەم. بەڵام لەم مانگە زیاتر نە. ئەی موشکلە نییە. باشە، بەڵام وعدت دێمێ هیچ ڕێگیرێک نەبیتێن کە لە تەلاقبوونەکەی. منیژەوە مێت خۆی. بەڵام نەزانی کوم داواکاریەکی هەبوو. ئەم جارەیان چییە؟ چێ دەبیڵێ؟ ئەزانی کو دەبیڵێ؟ دەیڵێم ئەو مانگەی تۆزێک لێک دوور بین پەیوەندیمان پێی کۆ نەبیتن. جاوە چۆنە بێت؟ یەک مانگە مهم ئەمە بگەینە ئامانجی خۆمان. ئەو مانگە هەرچی هەبیتن با ببیتن. بخوا ئەم ژنەی تۆ داواکاری زۆر زۆرە. باشە دەی منیژەوە مێت. بەڵام لەم مانگە زیاتر تێپەڕ بکات من نابینیتەوە هاوە نەڵێ پێی نەوتم. دەستەکانت خۆشبی خەمت نەبی ئینشاءالله. ئێستاش برادرێکم هەندێک قماش و جوانی هینەیە با بچین تەماشا بکەینێ. دەبا بڕێم زانچی بوێنام دەی.
لە گوڵەکەی هینەیە بابچین. مەریەم ڕۆژ بە دوای ڕۆژ لاوەستر دەبوو. ڕۆحێکی ماندووی هەبوو، چاوەکانی خەمێکی قۆڵی تێدا بوو. ڕزگار و ئەلەندی کوڕی هەستیان پێکرد بوو. دایکە بەڵێ کوڕەکەم، بۆ ماوەیە خەفەت نەخۆی؟ خەفەت ناخۆم کوڕی من. ماوەیەکە تۆ زۆر خەفەت دەخۆی پێشترەوە نەبووی. ناکوڕە جوانەکەم، ناوەقود بانەبم، من خەفەت ناخۆم. کوڕی من، تۆ واز لەوە بێنە، بزانم لە دەرزەکان تا چۆنیت. ئەمڕۆ لە بیرکاری پس لە بیستمینە. ئەی ئافرین، ئەی ئافرین کوڕە جوانەکەم. وعدم پێ خەفەت نەخۆی؟ ئەم ساڵ بە یەکەم دەرەچم. وعد بێ کوڕی من، خەفەت ناخۆم، وعد. تۆ خەمی منت نەبێ. وعد. تاو. کوڕە شیرینەکەم. ئیش نییە؟ نا بە قوربانە بێ، بڕۆ بخەوە. شەو شاد کوڕی من. ببوورە ئەماوە زۆر دەگەگەی دەزانم جیابوونەوە زۆر ناخۆشە، بەڵام هیچ خەم مەخۆم. سەتاسی لە سامانەکەم بەناوت دەکەم، منداڵەکەش هەر لاخۆی بێت، لە مەحکەمەش هەر حەقت هەبی لەکرێ من وەردەگریەوە. ببوورە چیتر مەگریە. شەو شاد. ئەم شەو 29 شەو تێپەڕی. سبەی مەریەم و ڕزگار دۆسیەکەیان دەبەنە دادگا و لێک جیادەبنەوە. مەریەم بە قۆڵپی گریانەوە نامەیەک دەنووسێت، بەڵام بۆچی و بۆچی و چی لێ نووسراوە جارێ نازانین. سەرەتان یەک مانگە سەرەتان تێ بم نارێ. بەڵێ ویستم بێت بڵێ ئەو ئێوارەیەت بیرە کەسی فرام ڕازاندبووتەوە
هاتیتەوە بۆ ماڵەوە ویستم پێت بڵێم بەڵام تۆ پێش من کەوتی و مۆزوعی تەلاقدانە کردەوە ئیتر پێت بڵێم یان نا چ سوودێکی هەیە ڕزگار تووشی شۆک بوو کاتێک بینی مەریەم تووشی نەخۆشی شێرپەنجە بووە ڕزگار خەمێکی قۆڵ دایگرت هەستی بە شەرمەزاریەکی گەورە کرد پاشان نامەکەی دەستی وەرگرت ئای لەو نامەیە چی نووسرا بوو کوڕم ئەلەند من تووشی نەخۆشی شێرپەنجە بووم ڕۆژ نییە لە پرسیارەکانت خۆم نەدزمەوە ئەو لاوازی و بێتاقەتیم هی ئەو نەخۆشیەیە مانگێکە من چارەسەر وەردەگرم مانگێکە من و باوکت دەمانەوێت لە یەک جیا ببینەوە بەڵام چاوەڕێم کرد تا تاقیکردنەوەکانت تاو کرد بۆیە کوڕی خۆم باوکت حەقی خۆیەتی ژم بهێنێتەوە چونکە من بە کەڵکی ژیان نەماوم بۆیە کوڕم دەبێ باوکت خۆش بوێت لێرەوە لەگەڵ ئەو ژیان بەسەر ببە داواکارم لە خوای گەورە سەرکەوتوتان بکات دایکی ئازیزت مەریەم ئەوە چیەکەیت لۆچی دەکەم بۆ بۆی بسەلمێنم کە من هەڵا بوو بۆی بزانیت چەندم خۆش دەبێت بیرمە لە یەکەم شەیمانەکردنمانە هەندێک پارۆ ئاڵتون هەبوون بەڵام هیچ بەقەدەر ئەو بەڵێنە جوان نەبوو کە بە یەکماندا بەڵێنەکە ئەوە بوو کە نا درۆ لەگەڵ یەکا بکەین نەخیانەت لە یەک بکەین بەڵام تۆ کردت خیانەتم نەکرد دەستم بە دەستی نەکرد ئەتوو یارمەتیمت دا بریارەشە زۆر جوانت دەکە گوتت یەک مانگ لێی دوور بە پەیوەندی مەکە ئەوە درسەک برە بۆ من کە توانیم یەک مانگ لێی دوور بم کەواتە هەتا هەتیا دەتوان لێی دوور بم ئەمە سپاست دەکەم هەڵە بم من ئەو خۆشەویستی ئێستام قبول نییە چونکە تۆ منت خۆش ناوێت تەنها بەزەیت بە منایەتەوە من بە پشتیوان بەخوا ئەو نەخۆشیەم تێپەڕێم و باوکە ببوورن کاتی بەڵام بە گریانی خۆم لێ نەکەم هیچ نییە کوڕەکەم کەس نییە کوڕەکەم تۆ ئیمتیحانەکانت تەواو بوو پێویستە شتێکت پێ بڵێم من نەخۆشم باشە بمەوە بەیانی ڕوون بۆ خەستەخانە لەگەڵ باوکت یەکەم چارەسەر وەرەگرم باشە تۆ هیچ خەم مەخۆ من باشە بم باشە کوڕی من باش کوڕم بڕۆ ژوورەکەی خۆی باشە باش ڕزگار با لە پێناو کوڕەکەمانە ژیانێکی تازە دەست پێ بکەینەوە